عزیزان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆن جوانترین سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین و هیواخوازین تەندروست باش بن و هەموو لایەک دوورکەونەوە لە نەخۆشی و بە تایبەت ڤایرۆسی کۆرۆنا کە لە ئێستادا زۆر باوە و بە خۆشحاڵیەوە دەستگاکانی تەندروستی و هەموو لایەنەکان ڕەوشێنێکی تون و تۆڵیان گرتوتە بەر لە پێناو پاراستنی هاوڵاتیان بۆ هیواین کە هاوڵاتیانیش بۆ خۆیان بپارێزن و دوور بن لە هەموو نەخۆشیێک و دووبارە تەندروست باش بن. ئازیزانم بارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش پرۆگرامێکی نێمان بۆ ئامادە کردوون و میوانی ئەم ئێوارەشمان زۆر تایبەتە، میوانێکە کە باز لە ڕۆڵی ڕاگەیاندن دەکات بۆمان لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین دیارەمە بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە باس لە قۆناغەکان دەکەین و پیرۆزبایی یادی ڕاپەڕینیش دەکەین بە گشتی. میوانی ئەم ئێوارەمان بەڕێزکاک کاروان ئەنوەرە، سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان کام ئێوارە لە ستۆدیۆ لە لای ئێمە میوانە. کاکەمان زۆر بەخێر بێت. تەندروستیتان چۆنە؟ لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا چۆنن؟ ئەورەمان بەرز ئێمە ئێوە چۆن خۆتانە پارێزن؟ ڕێنمایی بە خەڵک ئینێمە وەکو تەندروستی وەکو کارمەندی تەندروستیمان لێ هاتوو ڕۆژنامەنووس ئێستا بێت لەم حاڵەتانی کە قەیران دروستە بێت ئەبێت ئەرکی میدیا و ئەرکی ڕۆژنامەنووس و ڕۆژنامەگەری ئەرکەکە زیاتر بێت کە ڕۆژان 10 ساعت داوامان کرد بێت ئێستا لەم قەیران نابێت هەموو ڕۆژنامەنووس بەتاکید لە سەرەتاشدا باسی ئەومان کرد بەدەر لێرە باسی ئەومان کرد لەو کاتانەی کە پشوو ڕاگەیەندرێت کە باس لەوە ئەکراکە دام و دەستگاکانی حکومەت و هەموو دایرەکان بە پشواتی ئەپەڕێ هەتاکو 26 مانگ ئێمە کارەکانمان زیاترە بێت بە تایبەتی ئەرکی ئەوانی کە وەکو خۆت باست کرد ڕۆژنامەنووس کا بێت ورتر زانیاریەکان بۆ بینەری خۆی بگوازێتەوە. ماندوو نەبن و دەستان خۆش بێ. زۆر سپاس. کاکاروان باز لە ڕۆڵی ڕاگەاندنەکەین لە پێش ڕاپەڕین. دیارە ڕاگەاندن بەرەیەکی یاخود بەشێکی بەدەست میلەتەوە بوو، میلەتی ئەو کاتە کە حکومەتی باسی دەکرد بۆ شکاندنی هەوڵی ئەدا بۆ شکاندنی تاکی گەلی کورد و یەکێکی دیکە بەشێکی دیکەی ڕاگەاندنی گەلی کورد بوو، ئەو ڕاگەاندنی کە بەدەستی ئەوانە بوو بۆ ئەوەی بەرپەرچی حکومەتی باعث باتەوە. باسێکی ئەومان بۆ بکەم. سەرەتا مانوو نەبیت کۆژەرخان سڵاو بۆ سەرجەم بینەرانمان لە هەرکوێ هەن ئەوانی کە لە دەرەوە نێمە پیانەڵێن ئێمە ورەمان بەرزە ئەو میدیای کوردی لە سەرەتا ویستی بەلاڕێیا کارەکە بەرێ بەڵام ئێستا ئەتوانم بڵێم خۆی تڵ کردوێتەوە خۆی گرتوێتەوە کە ئەم قەیرانی نەخۆشی هاتوو ئەتوانم بڵێم میدیاکان هەموو پێکەوە یەکان گیر و دەستگیرن کە زانیان مەترسێکە گەورەیە. سواز بەخوای ئێستا ئەتوانم بڵێم لە ئاستی پێویست میدیا کاری خۆیەکە یەک دوو کەناڵ نەبێ لێرە و لێ بەداخەوە کە ئەوان ئەتوانم بڵێم لە دەرەوەی دەسە جەمعەکە ئیشەکەن. بۆ پێی کە تو باسی ڕاپەڕینت کرد و تەمەنی ڕاپەڕینی ئێمە لە پێش بابڕین میدیای لە پێش ڕاپەڕین ئێمە لەو تەمەنای هەرزەکار بووین دوام تەمەنی ئێوە ئەم کاتان نابووین ئەتوانم کەم تا زۆر ڕاست لە ڕاگەیان نەکارمان نەکردو چونکە ئەو کاتە کەس لە ڕاگەیان کاری نەکرد کۆمەڵە خەڵکی جاری کراو نەبێت بێگومان ڕاگەیاندن دوو بەش بوو. بەشێکیان تەنها زمانەکەی کوردی بوو مۆجه بوو بۆ ئەوەی کە مێشتی تاکی کورد بشواتەوە. ئەوە ڕاگەیاندنی بەعز بوو، ڕاگەیانی دەوڵەت بوو. بەعز دەوڵەتێکی شمولی بوو، دیکتاتۆریەتی پەیڕەو ئەکرد لە میدیاکەشیان. میدیای ئازاد دەوێ نەبوو، میدیای سەربەست نەبوو، میدیایەک هەبوو میدیا دەوڵەت سەرپەرشتی ئەکرد، دەوڵەتیش حیزب سەرپەرشتی ئەکرد. حیزبەکەش حیزبی بەعز بوو، ناوی خۆی عەرەبی ئیشتیراکی بوو. حیزبێکی عەرەبی میدیایەک بە زمانی کوردی پەخشکا بینێرێ بۆ خەڵک کە لە ڕادیۆیەک و لە تەلەڤیزیۆنێک و لە چەند ڕۆژنامەیەکی ڕۆژانە و هەفتانە بەدەر نەبوو بێگومان ژەهری خۆی بڵاو کاتەوە. تۆ لەو کاتەیە ئەتەوێ مەسەلەن سوکایەتی بە مێژوو میلەتەکە دەکات، زمانی میلەتەکە تێگەیە ڕاستە بە زمانی کوردی بوو بەڵام ئەو زمانە کوردی ئێستا تۆ ڕۆژنامەیە بگری بەدەستەوە هی ئەو سەردەما ئەزانی چەند وێران بۆ زمانی کوردی. ئەو بەرنامانی کە لە تەلەڤیزیۆنەگەر لێرە و لێ ئەو تەلەڤیزیۆنی کە لە کەرکوو پەخشەکرا تەلەڤیزیۆنی کوردیان پێوت یان ئەو ڕادیۆی کە لە بەقاپیان و دەنگی کوردی بەغا ئەمانە هەمووی زمانی کوردیان وێران کرد بەڕاستی بەدەستی ئەنقەز ئەمە خۆی لەخوایان لە ئەساسی چیان ئەکرد کاروان؟ بەرنامەکە هەرج بەرنامەیەک لە ئاستی پێویستان نەبوو، کاڵم لە ئاستی پێویستان نەبوو یعنی ئەوە نەبوو کە خەڵک ڕۆشن بیر بکات، تەنها ئەوە نەبوو کە بەشان و باڵی بەعسە کە سیستەم شمولی بێت. هەموو بەرنامەکەی ئێخستە گەڕ بوو ئەوەی کە تەنها پیاهەڵدانێک بێ بۆ سەرۆکی فەرماندە و بەعس و حیزبەکە و دەستکەوتەکان و ئۆتۆنۆمی ئەم شتانی کە مێشتی کوردی پێ بشواتەوە بە فعلی توانی ژمارەیەک لە کورد
هەڵخەڵەتێنێ ئەمە میدیای دەوڵەتی شمولیە ئەو دەوڵەتانە ئێستا لە سەر ئەرزات چەند لێرە و لێ چەند دەوڵەتێک ماوە ئەو لەوانە کورەی باکوور بەم شێوازەی بەعس و میدیای بەعس بیرەکەن بێگومان ئەو دەوڵەتانە کە من پێ دەڵێم یعنی میدیا بە کۆنترۆڵ ئیشەکرێت میدیاکەی ئەوان بەم شێوەیە بوو بەڵام لە هەمان کاتە کورد ئەیتوانی بەرەنگار بێتەوە بەڵام بەرەنگاریەکەی ئەوان چۆن بوو؟ بەرەنگاری کوردی ڕاستە دەست با بڵین هۆکارەکانی گەیاندن بەردەست نەبوو وەکەوەی کە ڕادیۆیەکی مرکزی لە بەغا هەبوو وەگەڵ کە تەلەڤیزیۆنێکی مرکزی لە کەرکووک هەبوو وەکەوەی کە ئەو هەموو ڕۆژنامە و گۆڤار و پارەی مۆڵی نەوتی عێراق لە بەردەستی حیزبی بەعسا هەبوو کورد هیچی بەدەستەوە نەبوو بەڵام لێرە و لێوە چەند ئێزگەیەک هەبوو ئەوانەی کە لێرە زۆر باو بوون لە دەڤری سۆران و لە مەنتقی با بڵین پێش ئاوی قەندیل ڕادیۆ دەنگەری کوردستان ڕۆڵی کاریگەری خۆی هەبوو دوو ڕێخستنەکان ئەوانەی کە هۆکاری گەیاندن نەبوو وەک ڕادیۆ وەک تەلەڤیزیۆن بە نەشری نووسینی سەر دیوارەکان ئەمە بەشێک بوو لە گەیاندن ئێمە ئەوەمان بیر ناکە کاروان ئێمە و جیلی ئێمە بەڵام ئەوەی لە فیلمەکانە بە تایبەت فیلمی گەردەلول مێژوویەکی ئەو کاتەی بە ئێمە ناساند بۆی ئاشنا کردین کە نووسینی سەر دیوارەکان لە دژی حکوومەتی بەعز بەڵام ئەو تونوتیژی ئەوانیش ئەو کاردانی ئەوان هەر کەسێک ئەو حاڵەت لەو حاڵەتەیە بگیرایە بەبێ با بڵین بەبێ چۆن و چوون لە سێدارە ئەدرا هۆکاری گەیاندن کە نەبێت ئەبێت تۆ داهێنان بکەیت داهێنانەکە بە پۆن پێگا بە فڵچەیەک لەسەر دیوار ئەنووسرا ئەمە ڕاگەیاندنی کوردی بوو بەرپەرچی چی ئایە و بەرپەرچی ڕاگەیاندنەکەی باسی ئایە و بەعز ڕادیۆ و تەلەڤیزیۆن و هەموو هۆکارەکانی گەیاندنی لێ بەردەستا بوو ڕۆژنامە و گۆڤار پارەیەکی مۆڵ زۆر بەڵام کورد کاڵم کورد بە هەموو حیزبەکانیەوە بە شەقامی کوردی و بە ڕێخستنەکانەوە هیچ پارێک لە بەردەستان نەبوو ئەوە نەبێت کە بە پۆمپێکەوە یا بە نووسینێکەوە لەسەر دیوارێک بەڵام ئەم نووسینی سەر دیوارەکە ئەگەر 6 وایە 6 کەلیمە بواە کاریگەری بەقەدر ڕادیۆکە زیاترە بوو بۆ لەبەرەوەی کە کاریگەریە چۆن بکاتوان بۆ ئیمکانیەتە کەمە بێگومان کە تو باسی میدیا و باسی ڕاگەیاندنەکەی ئەبێ باس لە فیدباکەکە بکەی ئەم ڕادیۆی لە بەغا و پەخشی ئەکرد ئەو تەلەڤیزیۆنە لە کەرکووکەوە ئەو ڕۆژنامە گۆڤارانە کورد لە مێشی خۆیان لێکی ئایەوە کە ئەمە میدیایەکی شمولی بەعسیە بۆ سڕینەوەی تاکی کوردە بۆ ناشرینکردنی پێشمەرگ و میلەتی کورد و مێژووی میلەتی کورد و زمانی میلەتی کوردە بەڵام ئەوەی کە لەسەر دیوارێک ئەنووسرێ یان بەیاننامەیەک هەڵەواسرا بەیاننامەکە یان بە دەستوخەت ئەنووسرا یا بە ڕۆنیۆ بوو ڕۆنیۆش بە دەستی بۆ ئێستا نەبوو بە کۆمپیوتەر تۆ بتوانیت بەجارێکە هەزاران نوسخە بکەیت ڕۆنیۆی دەستی بوو ئەوش لە ژێرزەمینەکانەوە ئەکرا ئەم بەیاننامەیە کە تەبە ئەکرا هەڵواسینەکەی خۆی لە خۆیان مجازەفە و بە ژیانی کۆمەڵێک گەنج ڕاگەیاندنی کوردی ڕاستەقینە ئەمە بوو کە لە بەنهێنی ئەکرا ئەمە قۆناغی نهێنی ڕاگەیاندنی کوردی بوو یەک بۆ ڕێک بۆ بەرپەرژدانەوەی میدیا شمولیەکە و میدیا بەعسیەکە بوو دوو بۆ وشارکردنەوەی ڕاستەقینی تاکی کورد بوو کە ئەوڵی بینی ئەوە شارکردنەوە ئێستا باسی ئەوە شەکەین بێگومان ئەو میدیای میدیا ڕاستەقینە بوو بۆ لەبەرەوەی کە بەیاننامەیەک بڵاو ئەکرایەوە لە ڕێخستنەکانەوە کە بۆ نمونە مانگرتن بکرێت سەرانسەری کوردستان مانی ئەگرت بەڵام هەرچی کاردانەوەی میدیاکانی بەعز بوو لە پێش ڕاپەڕینا نەی ئەتوانی لە تاکی کورد بگەێنێکە فەرمانێک جێبەجێ بکرد کەواتە تۆ لێرەیە لە بەردەم دوو حقیقەتای یەکێکیانی میلەتی خۆتە یەکیانی دوژمنی میلەتەکەی خۆتە ئەمەی دوژمنی میلەتەکەی خۆت ئیمکانەتێکی زۆر و زەبەنە و هۆکاری گەیاندنیکی پێشکەوتی بۆ سەردەما کاڵم پێشکەوت و ئای تەلەڤیزیۆن مرکزی بوو لێرە هیچ ئیمکانێتێکی نییە بەڵام لێرە بیرروباوەڕێکی هەیە لەم لای بیرروباوەڕ باشە ئەمە هیچ جۆرە سەر لە شێوانێکی لە بینی تاکی کووردا دروستە کرد بێگومان کۆمەڵێک کورد کەوتنە ژێر کاریگەری میدیای بەعسەوە بەڕاستی یعنی کە بۆ لەبەرەوەی کە تۆ میدیای دەوڵەتی شمولی عادەتەن میدیاکی گۆبڵزیە گۆبڵزی لێرە ئەتوانین بڵین توتی ئاسا ئێڵێتەوە کەسێک ئەگەر کار لەسەر مێش کار لەسەر سڕینەوەی مێشکەکات ئەنی زوو کۆمەڵێکی زۆر خەڵک چوونە ڕێزەکانی بەعسەوە باشە بوون بە ئەتوانە بڵێن بوونە بە چەک هەڵگری بەعز لە تاریخی کورددا ناویان پێیان ئەڵێن جاش کەلیمەی جاش یعنی ئەو کەسێک کە چەک دژی میلەتەکەی خۆی هەڵەگرێ بۆ ئەم چەکەی هەڵگرتو ئەگەر مێت و ئەو میدیایی کاریگەری ئەو میدیایی لەسەر بووە ئەو میدیای مێشتی سڕیوەت و پێوت و ئەم سەرۆکی فەرماندەیە وا دڵسۆزە وا باشە وا ئەکاوە ئەوکە خۆ باسی ئەوی نەکردو بڵێم ئێمە هەندێکان لە ترسی گیانی خۆشیان باسی ئەنفالی بۆ نەکردی باسی ئەوی بۆ کردووی کە ئەمە بردوێتی مێشکی تۆ گۆبڵزەڵێ ئەوەنە درۆ بکە هەتاوە خۆت باوەڕ بە درۆکانی خۆت دەکەی ئەم تیۆری گۆبڵزیە لە دەوڵەتی شمولیا بەم شێوەیە ئەو هەموو هۆکاری گەیاندنی حیزبی بەعز لە پێش ڕاپەڕینا یەک لەسەر یەک کە شتێکی ئەوتەوە کۆمەڵە خەڵکانێک کەوتونە ژێر کاریگەری ڕاستی ئەوە کە ڕاست نەبوو دوو بیرت نەچێ مناڵنەوەیە کە مێشتی سافە
وەک لاپەڕی سپی وایە هۆکاری گەیاندن ئەبێ بە هۆکارێک هەموو مناڵەکان کە زمانیان بەرە بوو قسەیان یعنی ئەو لەشیدانیان ئەوتەوە کە بەسەر سەدام حوسێن ئەوتراوە بەبێ ئەوەی تۆ بزانیت دایک و باوک نەی ئەوێرە بە ئاشکرا بڵێ نابێ ئەوە بڵیتەوە بۆ لەبەروی ئەگەر جارێک شتێکی وای بووتە دەوڵەت قەمعی بوو سەری خەڵکی پەڕان ئەمە میدیای تەرەفی بەرامبەر بەمە بوو بەڵام ئەوەی کە کورد توانی لە ڕێگەی ئێزگەکانەوە لە ڕێگەی بەیاننامەکانەوە لە ڕێگەی سیمینار و کۆڕ و کۆبوونەوە خۆپشاندانەکانەوە لە ڕێگەی نووسینی سەردیوارەکانەوە نووسین سەردیوارەکان بەڕاستی ئەتوانم بڵێم کاریگەریکی زۆری لە لای خەڵک ڕوون کردەوە بەعس چی ئەوت بۆ بەیانی ڕێخستنەکان لەسەر دیوارەکان بە پەمپەکەوە بە درۆیان بڵێ تیمەکانی بەعز ئاهاتن نووسینەکەیان بە بۆیان ئەسڕیەوەیان ئاهاتن بە ساحب خانووەکان ئەوە دەوەی کە لەسەر دیوارەکەی نووسراوە ئەبێت تۆ بڕۆی بیسڕیتەوە ساحب خانووەی سڕیەوە داماوە جاری کە ڕێخستنە هاتن سەریان ئەنووسیەوە یان دیواریەوە هەبوو 40,000-50,000 شتی لەسەر نووسراوە ئەمە ئەبێ بە هۆکارێکی گەیاندن ئەم دیوارە هۆکاری گەیاندن سکرینە شاشەیە ئەو شاشەیە کە ئێستا خەڵکانێکی زۆر مەسەلەن زیاتر لە 40 سەتەلایت کار لەسەر شاشە ئەکا لەسەر سکرین ئەو دیواری ماڵەکان دەوری ئەم سکرینانەیە وەکوی ئێستا کاکاروان ئەبینی زۆربەی دیوارەکان بە تایبەتی خوێندنگاکان یاخودی شقامەکان کۆمەڵێک وێنە هەن کە بۆ خۆیان پەیامن باز لە مێژووەکان باز لە ئازادی ئەکەن وەکو ئەو کاتەگەر ئەو کاتە بە نووسین بوو بێت ئێستا بە وێنەیە بێگومان ئێستا بە وێنێ ئەو کاتش پۆستەر هەبوو بەڵام پۆستەرەکە تەباکردنی قورستر بوو ڕۆنیۆ بەدەستی ئیشی ئەکرد حیبر کەشف ئەبوو بۆنی حیبرەکە دراوسەکان بۆنەکە ئەڕۆشت مەسەرەن ئەو تەکنیکە نەبوو کە تۆ بتوانانی پۆستەر بکە ئەجینا خۆ لە شاخە بوو بەڵام کە ئەهاتە شار هەڵ نە ئەواسرا نەئەکرا بە ئیلا ئەبوایە بە شێوازێکی کە کورد لەسەر ئەشیعە هەڵکۆڵین هەبوو حەفر ئەم هەڵکۆڵینە چی بوو دوو کەسی ڕێخستن ئەهات نێژیان ئەشیعەکەی ئەگەر بە دیوارەکە ئەگەر بدووسەیە ڕسمێک لۆگۆیەک تعبیرێک بکەی یەکیان ئەیگریشیان بە پۆمپی سپرایەکە لەسەرینەکە مەسەرەن لە 3 سانیە لە 4 سانیە لە 4 چرکە وشکە بوویەوە ئەوە ڕاتکردایە ئەمە فەنی پۆستەر دروستکردن بەم شێوەیە بوویان ئەوە ئیبداعی کوردی بووە جنا ئەگەر مەطبعە هەبێ ئێستا بۆ نمونە لە مەطبعەیەکە لە چاپخانەیەکە بەجارێکە 100,000 پۆستەر دەتوانین دروستکە بەڵام ئەو کاتە ئیمکانێتی ئەوە نەبوو کورد ئەم داهێنانی کردو گرنگ ئەوەیە تۆ بتوانانی فیدباکی وەرگرت دروستکەی بەڕاستیش ئەگەر ببوایە و میدیای کوردی بەرپەشدان و میدیای بەعز نەبووایە میدیای بەعز مشتی تاکی کوردی هەموو داعشۆری بەڵام خۆشبەختانە بە تایبەتی لە ناوچەکانی خۆمان هەڵەبجە و سلێمانی و گەرمیان و هەولێر و کەرکووک و هەتاوەکو تا دەڤەری بادینانیش کە زمانەوەی بادینی بوو شێوەزارەکان کەم تا زۆر میدیاکە میدیایکی بەرهەڵسکار بوو میدیایکی شۆڕش گێڕانە بوو هەتاوەکو سەردەمی ڕاپەڕ ینی ئەم میدیایەک ئەرچی ئەوە بوو کە خەڵک وشیار کاتەوە و میدیای بەعز بە درۆ بخاتەوە کەواتە کاکاروان ئێستا باسی پێش ڕاپەڕیمان کرد پێم خۆشان جا باسی دوای ڕاپەڕیم بکەین ڕۆڵی ڕاگەیاندنەکان بەڵام بەرلەوەی کە دەستکەین بۆ گفتوگۆیە دەچینە لای ناوبڕێکی کورد و لەگەڵتانە بەردەوامە بین. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای
شارستانی و ژیان. دووبارە سڵاتانە بەعزیزان، ئێمە لەگەڵ کاک ئەنوەر بەردەوامە بین. باسی ئەومان کرد لە سەرەتادا لە پێش ڕاپەڕین ڕاگەیاندن چی ڕۆڵێکی هەبوو، بەتایبەت ڕاگەیاندنی کورد ئەوەی کە تاکەکانی کورد بەڕێوان ئەبێت بۆ ئیمکانێتەکەمە و بۆ مەترسیانەی کە لەسەر ژیانیان هەبوو ئەو کاری گەورەیان دروست کرد بۆ بەرپەرزدانەوەی ڕاگەیاندنی دەوڵەت. ئایا ئەبێت ڕاگەیاندن لە دوای ئازادی بەرقەراربوونی خۆیان لە دوای ڕاپەڕین چیان کرد بێت، یاخود ئەو قۆناغانە ئەبێت چی ببوون کە ڕاگەیاندن تێدا تێپەڕیوە، خۆت پێدا تێپەڕیوە. کاکاروان، باسی قۆناغەکانی دوای ڕاپەڕین بکەین. ئیتر ئازادی بەرقەرار بووە هێواش هێواش، ڕاگەیاندن پێویستە کات کە خۆی کۆ بکاتەوە و فراوان بکرێت. ئەو گۆڕانکاریانە چی بوون؟ گۆڕانکاری یەکەم ڕاگەیاندنی کوردی لە قۆناغی نهێنی و ڕۆشتە گەشتە قۆناغی ئاشکرا، لەگاتەوەی کە ڕێخستنێک بێت بە شەو بە شاراوی بابەتێک بنووسێ لەسەر دیواریان بەبێ ئەوی بزانێت دراوسێکی گوێ لێبێ گوێ لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بڵێ نە، ئێستا ڕادیۆی دەنگی گەلی کوردستان هاتەوە ناو شار. کورد گەشتە قۆناغی ئەوەی کە تەلەڤیزیۆنی هەبێت، کورد گەشتە قۆناغی ئەوەی کە ڕۆژنامەی ڕۆژانەی هەبێت، ئەنی خاوەنی یەکەم تەلەڤیزیۆن و یەکەم ڕۆژنامە و ڕادیۆی شاخ ئەوانەی کە لە دەرەوە هەبوو ئێستا هاتووتە ناو شار. کەواتە تۆ ئەمە ئەتوانڕم دەست ئاوەڵایە، يعني ئەو ڕقیبی کە بەسەرتەوەیە ڕقیبەکەت نەما ماوە سەر ئەوەی کە تۆ بتوانە مەسەجی چی ئەگەێنی لە کاتی شارە. ئەوسا خەباتی شاخ و خەباتی شاریان پێوت، ئێستا خەباتی شاخ نەماوە، خەباتی شار هەیە. خەباتی شار ئەرکەکانی میدیا قورسترا، یەک ئەوەی کە ڕوویاوە بێت بیگوازێتەوە، هۆکاری گەیاندنی گواستنەوەی مێژوەکە بێ. دوو ئەوەی کە ئێستا ئەگوزارێت ئەبوایە میدیای کوردی بەو هۆکاری کە هەبوو وەک ئێستا نەبوو طبعاً لەنەوە دوو کە تەلەڤیزیۆن کرایەوە کە جەریدە و کە ڕادیۆکان کەوتنە ئیشکردن، یعنی گەیاندن وەک ئێستا بەربڵاو نەبوو، ڕاستە هۆکارەکان بەم شێوازە بوو. اینجا پێش ئەوەش پێش ئەو قۆناغا لە دوای ڕەو کۆڕەوەکەی کە بڵێن خەڵک گەڕایەوە، کورد ئەوایە میدیایەکی یەکانگیری هەبوایە، ئەوایە پێش هەموو شتێک لە میلەتەکە خۆی بگەیانایە کە چ زوڵمێکی لێکراوە، چ جینۆسای دێکراوە و چی ڕوویاوە لە ماوەی 80 ساڵی ڕابردووە. بۆیە لەم قۆناغەیە پێش ئەوەی کە تەلەڤیزیۆنەکان و پێش ئەوەی کە ڕادیۆکان بکەونە ئیشکردنی خۆیان، قۆناغی نامیلکە و گەیاندن و منشورات هەبوو بە ئاشکرا، یعنی ئەو نامیلکانی کە بڵاو بوونەوە و ئەو ڕۆنیۆیە کە بەدەست ئیشی ئەکرد هێشتا هەر بەردەوام بوو. لەم قۆناغەیە هەتاوەکو ورد کورد کەوتە سەر پێی خۆی، خەڵک لە سنوورەکان و گەڕانەوە بۆ ناوشار. ئەو کاتە میدیای کوردی لەسەر دەستی حیزبەکانە قۆناغێکی تری بەخۆیەوە بینی کە میدیای ئاشکرا بوو، یعنی ئەو میدیای نەبوو کە بە نهێنی ئیش بکات. بۆیە تەلەڤیزیۆنی ئەو کاتە و ڕۆژنامەی ئەو کاتەوە ئەتوانم بڵێم لەگەڵ ڕادیۆکانە کاریگەریی تەواو گەوریان بینی بۆ ئەوەی کە مێشتی خەڵک ڕووناک بکەنەوە، بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە چوو بوونە سەنگەری بەعسەوە بیان گەڕێنێتەوە ناو کۆشی نیشتیمانی دایکچۆنەڵە بەهۆش خۆیان پێێنێتەوە. ئەمان میدیای ئەو قۆناغی میدیایەک بوو کە هۆشی بە هۆشی کووردا هێنایەوە. یەک دووش مەترسیەکانی بۆ ئەخستە ڕوو، ئەو مەترسیانی کە بەعز بەڵێ هێشتا ماوە دیکتاتۆر بەرقەرارە، بەڵام ئێمە حکوممان هەیە دیموکراسین فیدرالین، ئەمامە پەیڕە و پرۆگرامی ژیانی ئێمەیە. تۆی کورد ئێسایتر قاپچی زەبر و ستەمت بەسەر نەماوە، ئەبێ هاوڵاتێکی دڵسۆز بیت، ئەبێ وابکە ئەبێ وابکەنی میدیا ڕۆڵی چی ئەبینی؟ ڕۆڵی مامۆسای ئەبینی، ڕۆڵی حیزبی ئەبینی و ڕۆڵی گەیاندنی ڕاستەقینی ئەبینی، چونکە ئەوەی کە لە میدیای بەعسەوە درابوو بە گوێی تاکی کووردا هەمووی درۆدە لەسەر. کەواتە فیدباکی ڕاگەیاندن لەو قۆناغەیە ئەتوانم بڵێم خەڵک ئەوەی بە حەماس و سەیری تەلەڤیزیۆنی گەلی کوردستانیان نەکرد، ئەم تەلەڤیزیۆنی کە من تۆ قسەی لەسەرەکەین لە هەموو ژیانەنا بەو گڕوچینەوە دانەنیشتن سەیری تەلەڤیزیۆنی بەعسە عێراق، بۆ لەبەرەوەی کە هەستی ئەکرد ئەمە لە خۆیەوە بۆ خۆیەتی. زۆر ڕاستە. لە پێشترە کە سێری تەلەڤیزۆنمانەکرد تاموچێژێکی زۆر تایبەتی هەبوو، بەڵام ئێستا لەگەڵەوەی کە ڕێژێکی زۆر لە میدیا لە ناو کوردستانە هەیە، بەڵام ئەو چێژەی نەماوەست، لەگەڵ ئەوەشدا فەوزایەکی زۆری دروست کردووە. ئەمە بۆچی لێرە ئەتوانین نایبرین ونبوونی پەیام، ئەو مەسجی کە میدیا ئەینێرێت بە زمانی ئەم عەسری ئێمە کە فرە پەرتە بێت، یعنی تۆ دەرچووی ڕاگەیاندنی ئەزانی کە میدیاکەت لە دەلاوە پەیامت بۆ بنێرێ
پەیامەکە بە کۆگیری ناگاتە سەر لێر تێکچوونێک دروست دەبێت میدیامەسجەکە ئەگەیەنێ بەڵام بەچی بە پەرت کراوی وەک ئەوە وایە تۆ پارچەنانێکە هەبێ بەڵام هەمووی نەخیتە بەردەستی خێزانەکە پارچە بێتە بەردەستی بزەبر ئێستا پەیامێکت پێگەێنێ ئەو بە جۆرێکی کە بەڵام کە کاتی خۆی تەنها دوو تەلەڤیزیۆن سێ تەلەڤیزیۆن هەبوو ڕۆژنامەیەکی ڕۆژانە هەوو بناوی کوردستانی نوێ ئێوارانەکرایەوە 12 شەو ئەم تەلەڤیزیۆنە مەسجێکی دیاریکراوی هەبوو پەیامێکی ئەگەیان بە میلەتی کورد پەیامی کورد هەمووی بوو تەلەڤیزیۆنەکە ڕاستە تەلەڤیزیۆنێکی نیشتمانی کوردستان بوو بەڵام پەیامەکە کوردان نەبوو کوردایەتێکی ڕاستەقی نەبوو و یەک پەیامیشی ئەگەیان ئەم پەیامەکە شەو شتێکی ئەو دەم تەلەڤیزیۆنە 6 ساعتی وەکو تۆ باسیەکەی 6 بۆ 12 ئەکرایەوە 6 ساعت پەخشیە بوو لەم 6 ساعتەیە وای لێکری بە تامەزروی تا ئێوارەی داهاتوو چاوەڕێی هۆشی میلەتی ڕووناکبیرە کرد خەڵکی تاکی کوردی ئاگادارە کردەوە لە مەترسیەکان لە ئەوانەی کە بووە ئەوانەی کە دێت ئەمە ئەرکی میدیا ڕاستەقی نەبوو میدیا لەو قۆناغەیە زۆر سەخت قۆناغەکەی بەڵام توانی کە ئەو غەسل دەماغە ئەو مێشک داشورینی کە بۆی کرابوو ئەوەی ڕزگار کرد هات قۆناغێکی پێناساوی تۆ میلەتی ئازادی تەواو تۆ خۆت بۆ تێ خۆ پیشاندام بکەی بۆ تێ ڕەخنە بگری بۆ تێ گلەیی بکەی بۆ تێ بێتە سەرجادا کەواتە ئەمە میدیا خەڵکی فێریەوە کردووە کە بێنە سەرجادا جناکاتی خۆی گەر هەر کەسی باتێتە سەرجادا بە دۆشکە و بە ئاربیجی و بە مشتانە تەقیلی ئەکرا لە سەردەمی باسا کەواتە تۆ میدیا خەڵکێکی هێنا جیلێکی بۆ دروست کردی کە نەوەیەکی چاوکراوەتنەوەی خوێنەوار نەوەیەک بوو کە ئیتوانی ڕەخنە بگرێت ئیتوانی شت بخوێنێتەوە ئیتوانی لە میدیاکەوە کە میدیا بوو بە بینراو بوو بە بیسراو بوو بە خوێنراو لە قۆناغی دوای ڕاپەڕێنە لەو سێ قۆناغەیە من خۆم لە ساڵی 92 بڵاوکراوەیەکم دەرەکرد پێمانوت بە هەر زۆر بە شێوەیەکی زۆر بیدایی بە سەرەتایی بۆ لەبەری هۆکار نەبوو کارەبان نەبوو مەسەلەن لەو حاڵەتەیە هۆکارەکانی تریگەیاندن نەبوو کاغەزمان نەهێنا و کۆڵۆمەکانمانە نووسی یانی بەم تەریقی بەڵام کە پڵاومانە کردەوە هەستمانە کرد کە فیدباکەکەی زۆر گەورەیە خەڵک زۆر بە حەماسەوەری ئەگرێ قۆناغەکەی وابوو ئێستا بەم هەموو ئیمکانێتەوە بە سەتەلایتەوە بۆ 1970 ڕادیویی کە لە هەرێمی کوردستانە پەخشەکە ئەتەوێت پەیامێک کۆکەیتەوە پەیامێک بنێری بە دەستە جەمعی تاکەکە لێت وەرناگرێ وەرگرەکە لێو وەرناگرێ بەڵام ئەو کاتە بەو ڕۆژنامە بیدائیەوە بوو ڕۆژنامە کاغەزی کە 10,000-12,000 ژمارە لە کوردستانی نفرۆشراوە لە قۆناکە لە قۆناغەکانە ئێستا هیچ ڕۆژنامەیەک نییە لە هەرێمی کوردستانە 2,000 لێ بفرۆشرێت تۆ سێرەکەی تەراجع هەیە لە تاکی وەرگر ئەو کات بە حەماسێکەوە وەریەگرت ئێستا ئەو حەماسی نەبوو بۆ هیواین کە ئەم شتانە هەمووی ڕێک ببێتەوە و حەماسێتی کە باسی ئەەکەی دووبارە بۆ وەرگر و بۆ بیسرا و بۆ بینراوی خۆی بگەڕێتەوە ئێمە زۆر سپاسی تۆکەین کا کاروان کام ئێوارە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادە بووی بەرنامەکە دەوڵەمەندتر کردین زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووین و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە ZH مۆدەیە لە گەڕێکی ئاشتی و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون هەتاکوی ئێوارێکی دیکە و پرۆگرامێکی دیکە دەبینەوە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و ئێوارێکی خۆش.